بۆچی خەو کاریگەری لەسەر باری دەرونیمان هەبێ لە کاتێکدا شتێکی خەیاڵیش لەسەر ژیان تەنانەت بڕیارەکانشمان جا نوکتەیەکی خۆشی شەیە با بیچارنەوە اینجا بچینە لای تەوەرەکاڵە ژن و پیاوێک خەوتون پیاوەکە خەبرێ بێتەوە ئافرەتا فرەژنەکە ئاڵاستا چی ئەڵە وەڵای لە خەومان ژنم ئەڵە بەخۆ ئەخەویتەوە تەلاقی یعنی ڕۆچۆتە نێو ژیانمانە بە تەواوەتی خەو بەڵام با بزانین لە ڕووی دەرونیەوە چەند ڕاستە خۆی ئەمە بەڕاستی بابەتێکە کە هەزاران ساڵە مرۆڤی بەخۆیەوە سەرخاڵ کردووەوە ئەم پرسیارە بەلایەوە دروست بووە کە ئێمە بۆ ئەسڵان خەوە بینین ئایا ئەم خەوانە کە ئێبینین تا چەند بەڕاستی ئیشارەتێکە و هێمایەکە تا چەند بەڕاستی مانای تیا هەیە هەندێک جار بە هەمان شوێکە باسمان کرد هەندێک باڵێن بڕیار ئەمانەیە بدەین بەڵام لەبەر ئەو خەوە پەکی ئەخێت بە گۆڕانکاری بەسەر بڕیارەکانە ئەهێنین ئایا بەڕاستی خەوەکان واتایان هەیە ئایا بەڕاستی هێمایەکیان هەیە بۆ ئێمە بۆی کە لەسەر ئەم بابەتە قسە بکەین میواندارەتی بەڕێز کارزان جەمالمان کردو بەڕێزیان توێژەری دەرونین وەڵامی پرسیارەکانمان ئەدەنەوە کا کارزان سڵاوە لێ کا کارزان بەڕاستی خەوەکان واتایان هەیە ئەوەنەی کە تۆ پشتی پێ ببەسیت و پەکی بڕیارێکت بخەی یا گۆڕانکاری بەسەرا بهێنی خۆی لە ڕاستیە حەزەکەم پێش باسی فەلسفەی خەون بکەین کە دوو لێکدانەوەی زۆر جیاوازی هەیە لێکدانەوەیەکان پەیوەندی بە دینەوە هەیە کەەوە بەڕاستی پسپۆری من نییە و قسەی لەسەر ناکەین لایەنی تیان لایەنە عیلمیەکەیە لە عیلمیشە تاکە شتێک کە تا ئێستا بە هەڵواسرایی ماوەتەوە علم نەیتوانێت بە تەواوەتی دەرکی پێ بکات مەسەلەی خەوبینینە بۆچی خەوە بینین بۆچی نایبینین کێی بینین کەی نایبینین کێ بینی کێ نایبینی یعنی کۆمەڵە شتی زۆر هەڵواسراوەوە کە تا ئێستا ڕوون نییە کە بۆچی ئەم حرەکە معریفیە ڕوویات ئەم حرەکە عەقلیە ڕوویات بەڵام زانا لە دێر زەمانە وەکو جەنابە ئاماژە پێەکە ئیشیان لەسەرەوە کردووە کە ڕوون بێتەوە مانای خەون چییە بۆچی خەون ئەبینرێت یەکی لەوانی کە سەرەتا دەستی بۆم بابەتە بردووە فرۆیدا لە کتێبە ناوانکەیە کە 1990 بڵاو بۆتەوە لێکدانەوەی خەونەکان کە کتێبێکی زۆر باشە وەرگێڕاوتە سەر زمانی کوردیش لەویا بە شێوەیەکی زانستی دەستکرا بە باسکردنی خەون مەسەلەی خەون لە ڕاستیە فرۆید بدۆزێکی پێی وایە خەون مجرد دەربڕین تعبیرکردن لەو شتانی کە کەپ دەکرێت کە ئینسان ناتوانێت لە واقعا پێی پێبەرێت یعنی ئەو شتانی لە مجتەمەعە لە دینە لە کۆمەڵگەیە مەمنوعە قەدەغەیە مرۆڤ ناچارە خەوی پێوە بینێت بۆی لە خەوا چێژ لەو بابەتە وەرگرێت ئەمە لێکدانەوەیەکە کە زۆر قسەی لەسەر هەڵاگیرێت دوایەوە ئادلەریەت کە باسی خەونەکە ئادلەر تۆزێک لە مەسەلە دینەکە نزیکتر بۆتەوە پێی وایە خەوبینین تەنەبووە بۆ داهاتوو وە زۆر جار خەو ڕەمە نیشانەیە بۆ بڕیاردانەوەی کە یەت لە بەردەمانە لە داهاتوو ئاەت کە ئەمەش ئەو کەسانی بەداوەتی ئەوانی کە لە قەشەن لە کەنێسەکانە ئیشیانە کرد زۆر تەشجیعیانە کرد بۆ بابەتە و پشتیان پێبەست چکەوە کە زانین لێکدانی جینەوە نزیکە مەسلەی تەنەبوو بۆ داهاتوو دوایەوە کاریۆنگیت کە ئەو پێی وایە خەوبینین شتێنیە جگە لەوەی ڕێنیشاندەرە بۆ حلکردنی کێشەکانمان ئیترم کێشانە یا ڕوویاوە یا ڕووی نایەوە داهاتوە ڕوویات بۆ منێمە زۆر جار ئەبینین کە سەکاڵێ ئەم شەو لە خۆما فڵان کەس پێی وتم ئەوە بکە یا فڵان کەس پێی وتم فڵان شت جێبەجێ بکە بڕۆ بۆ فڵان شوێن کەواتە دیۆم پێی وایە کە خەوبینین جۆرێکە لە ڕێنیشاندان بۆ حلکردنی کێشەکانی مرۆڤ کە ڕوبەڕوویە بێتەوانن ئەم لێکدانە هاتن هەتا کۆمەڵگاتن کە بە تەندروستیەکان ناوەبرێن سەحیەکان ئەوان پێیان وایە کە بارودۆخی سەحی ئینسان جەسەدی ئینسان ڕۆلی هەیە لە خەوبینینە بۆ نموناڵ ئینسان ئەگەر گەدەی پڕ بێت یا زۆر بخوات شەو یا خواردنێکی قورس بخوات شەو خەوی ناخۆشە بینێ یا بۆ نمونە مناڵ لە کاتی خەوبینە ئەگە پێویستی بە دەرهاویشتن بێ وەکو میسکردن و خۆپاکردنەوە زۆر جار لە خەوە ئەم حازە جێبەجێیەکات چکە ناتوانێت هەست یا تااقەتی نییە هەروە شتێکی تریژێ ئەڵێ زۆر جار خەوبینین پرۆسێکە بۆ بەردەوامی لە خەو بۆ منە تۆ لە خەوە تونیتە خەوتو تینوتە بۆ ئەوی پرۆسە عەقڵەکە نەوەسێ بۆی خەوەکە چێژی خۆی هەبێت مادوێتی دەرچێت عەقڵ بەنابەتە بەر خەوبینین کە لە خەوتە ئاوە خۆی توانێت ئەم ئاو خواردنەوە ئیشتای حاجە دەکات لە ڕووی عەقلیەوە تەمان لە ڕووی فسیۆلۆجیەوە نا ئەمەش لێکدانەوەیکی ترە لێکدانی ترمانەیە کە تازەترین لێکدانەوەیە کە لە ماوەی پێشوا بڵاو کراوانێ پێی وایە خەوبینین شتێنیە جگە لە دروستکردنی تەوازن لە بینی واقع و ناواقعە لە بینی خەیاڵ و ڕاستیە بۆ نێمە زۆر جابیرەکەینەوە من چۆن بفڕم بۆ نمونە تۆ لە واقع ناتوانین بفڕیت بە زۆر جار لە خەوا فڕیت کەواتە ئینسان بیر لە کۆمەڵە شتەکاتەوە کە لە واقع ناتوان جێبەجێ کات لەبەرۆ لە خەوا جێبەجێ بە واقعە مەسەڵەن خەیاڵی مرۆڤ نییە لە شەوە لە کاتی خەوا
چکە لەگدانەوەی تریش هەیە تاوکردنی ئەو خەیاڵە تاو نەکراوانەیە کە لە ڕۆژدا تۆ بەڵێ بە ڕۆژدا جارێ بۆ تەواو نابێت مەسەن زۆر جارێ ئێمەیەتە خەڵمانەوەڵین سوزانم ئاسکە بین بە قات و ڕیباتەوە بۆ نمونە کە تۆ ئەمە لە واقع ناتوانێت بیبینی و ناتوانین جێبەجێ بکەی بەڵام زۆر جار خەوی پێ بینی لە خەوت بینی مەسەلە ماسیە بۆی باخێکی بەسۆ بۆ نمونە ئەم خەوە سریالیانە توازنکردن چکە کە تۆ نەیبینیت ئەم شتە بێتە گرێ بۆت گرەی نەفسی بۆت بەدوان بیرێکێتەوە هەتا ڕۆژەی ئەمریت بەس کە خەو نابینیت جۆرێ لە ئیشباع دروست دەکات مەسەلەن نوازە هێنی لەو مەسەلەی کە ئیتر نەمبینیوە ئەوە بینیتە ئەمە لە ڕووی زانستیوانە لە ڕووی دینیەکەوە ئێمە شارەزایمان نییە و خۆم سپۆریم نییە بەڵام دین پێی وایە تەنەبووە بۆ داهاتوو مەسەلەی خەوبینی بە هەموو ئەو لەکداونی کە باسمان کرد لە ڕووی زانستیەوە خەو بە شوێی گشتی ئەمەیە کە باسمان کرد جنابەت باسی ئەوە کرد بۆ نمونە یەکێک لە حاڵەتەکانی خەوبینین ئەو خەوە هاشۆ پاشانەیە کە لە دوای زۆر خواردن بە تایبەت پێش خەو ئەبین بێ ئەمە زۆر جار ئەم باوەڕە لەلای خۆشمانەیە ئەوەن خەوی وا تای نییە بەڵام باسی ئەوە شت کرد تەنانەت هەندێک لە کەسانێکە لەسەر بابەتی خەو توێژینەوەیان کردو لایەن وایە خەو هۆشداری بەخشینێکە بە ئاگاهێنانەوەی کە لەسەر داهاتوو دیان لەسەر ئەو بارودۆخی کە ئێستا هاتە ئایا ئەمە هیچ مەرجێک ئەبێت تۆ هەدبێت بۆ خەوەکە تاکو ئەو خەوە ئاوا ئیشارەتێک و هێمایەکی تیاابێ خۆی ئەو گرفتی مەسلەی زانستی خۆبین ئەوەیە کە تا ئێستا پێیان بەو شتە نەبردووە زۆر کە زەڵێ من ئەگە خەو بە شتێکەوە ببینم ڕۆیات زۆر کە زێڵە من هەر خەو نابینم طبعاً نییە خەو نەبینێ بەڵام زۆر خەونمان هەیە نازانە بیجێڕێتەوە بیری نایەتەوە چکە هەنێک خەو ئێستا زاکیرەی قەسیدە مەداوە باشە لە لەحسەیەکان نامێنێ بەیانی کە هەڵەسی لە خەو بیری نامێنێ بەس لە ڕۆژانە کە شتێکی بەرچاوێت و هەڵی وەڵایی شێ خەوم بەوە بینیان لە شوێ ئەو خەو هەستەکەم ئەو جۆرەیان منم زۆر کەس هەیە ئەگە قسەی لەگەڵاکە لە من قەت خەو نەبینیەوە وانە چونکە ئینسان ناکرێت خەو نەبینێت چونکە لە کاتی خەوە پرۆسعقلەکان ناوەسێت و عقل بەردەوامە لە ئیشکردن پێویستی بە بیرکردنەوەی پێویستی بە بڕیارە پێویستی بە وەرگرتنی خۆراکە پێویستی بە دەربڕینی ئەفکارە تۆ کە خەوتوی شتان ناکەی لەبەرەوە خەو جێ ئەمە بۆ ئەگرێتەوانێ یعنی زۆر جار هەیە خەو پرۆسعقلەکان بەردەوامە کات بیستم ئەڵێن ئەگەر هەر لە ناوەڕاستی خەوەکە خەوبینینەکە یان ڕێک دوا بە دوای ئەو هەستی اینجا لە بیرت ئەمێنێتەوە وایە خۆی ینی حاڵەت هەیە هەنێک خەون هەیە گرینگە بۆ حیاتی تۆ مەسەلەن لە خەوە پرۆسەیەکی گرینگەکەی لە حیاتە مەسەلەن زەواجە مناڵتە بێ یا شتێ لەم بابەتانێ ئەمانە گرینگە زۆر جار لە پێشوی تاوابوونی حەدەسی خەوەکە خەبەرتە بێتەوانێ زۆر جار بینیمانە پاش خەوتنەوە لەو لەحزەیە دەست پێکاتەوە سیسیلەکە کە خەوەکەت بەجێشتووە تو ئەگەر لەو خەبەربوونەوەی نییە بەس خۆی پرۆسەکە بەردەوامە بێت ئەم پرۆسی هەموو چەند چرکەی ناخایەنێت مەسەلەی خەوبینی ئەوە نییە بڵێ من 1 ساعت خەوم بینیەوە چەند چرکەی زیاتر ناخایەنێت بە پێی ئەو توێژدوانی کە کراوە لەسەر دەماغی ئینسان لە کاتی خەوبینینە ئەو تەنەبوعاتانی کە باز دەکرێت ئێمە ناچینە بابەدینێکەوە ینی زۆر جار دەوترێت کەسێکی مردووە گەراتە خەوت خێرێکی بۆ بکەمە نەریتێکی جوانە ئەگەر هەری چیش نەبن نەریتێکی جوانە تۆ خێرە بۆ کەسەکە کوی بەڵام زۆر جار وای خەوای لە مرۆڤ کردووە چوارچێوەیەکی بۆ خۆی داناوە بۆ نمونە خەوم بە مناڵەکەتانەوە بینیەوە مەهێڵە بچێتە دەرەوە ئەمڕۆ خەوم بە فڵانە کەسەوە بینیەوە ئەمڕۆ بە ئاگەی لە خۆی بە ئۆتۆمبیل بە لەسەر خۆی لێ بخڕێت و چوزانم زۆر ئاگداری بێ ینی هەستێکی تەواو بڕوابوونێکی زۆر پتە هەیە بە ناوەڕۆکی خەوە ئەمە بۆچی ئەگەڕێتەوە طبعا ئێمە مجتەمەعێکی دینین مجتەمەعێکی داخراوین و دین کۆنتڕۆلی هەموو جنگانی حیاتی ئەمەی کردووە یەکی لەوانە خەونە کە ئێمە ئەبێت بە مەسەلە دینەکە لێکی بینەوە مەسەلە لە خەواڵێ ئەگەر خەونێک خوێنی تیابوو دروست نییە مەسەلەن بەتاڵە خەونەکە یا ئاڵێ کە دانی خرێت شکا مەسەلەن کەسێکی ئازی لە دەسەید ئەمانە لێکدانەوەی دینیە مەسە ئیبن سیرین زۆر شارەزات چۆ بۆ بابەتە زۆر عاقلانە مەسەل لەسەر مەسەلەی خەونبین قسەی کردووە و یەکە لێکدانە زۆر باشەکان کە ئێستا لە دینە لە مەسەلی لەوانی کە ئیش لەسەر مەسەلە فەلەکیەکانەکەن کار لەسەر ئەو کتێبی ئەوەکەن مەسەلەی ئەوەی کە بۆچی مەپەیوەستین بەم بارودۆخەوە پێمان وایە خەو ئاماژەیە و تەنەبووە بۆ داهاتوو مەسەلە دینیەکەیە ئێمەگە مجتەمەعێکی دینی نەبووینایە لەوە چێ مەسەلە زانستیەکە گرنگتر بۆیە بەلامان مەسەلا ماوە دەڵام شەو زۆرم خواردە بۆیەوە خەوم بینیوە یا چوزانم قۆڵم سەر بۆ لەژێر هەنێک خەون هەیە ئێستا زانست سەلمانوێتی کە ئەگەر نەیبینیت لەوە چێ زۆر دەبێتە هۆی سەدمەی دڵ یا مەسەن دڵوەستان یا هەناسەتونی مەسەن زۆر جارە بینین کەوتنە خوارەوە لە شوێنێکە مەسەلەن تۆ بەسەر قادرمێکا سەرێکە یا لە بەرزێکەوە کەوتە خوارەوە خۆی لە ئەساسە ئەم ڕاچڵەکینە بۆ دووبارە
ڕۆشنی خوێنە لە شوێنێکا کە قەتیز بووە ئیتر دەستە قۆڵتە قاچتە هەر شوێنێکە زانست ئەڵێ ئەم ڕێگەیەش هەیە بۆ ئەوی کە بەردەوام بێت دڵ لە ئیشکردنا ئەوە کێشە دروست نەکە لە کاتێکا تۆ خەوەکەت لێ تێک نەچێت کاتە ئەم خوار ئەوەی کە ئێمە بەرەبوونەوە لە کاتی خاڵ من لە پەیژە و توش بمامە لە بەرزای ئەمە خێری پێوە بووە دیارە خۆی کا کارزان قسێکی شەی مەتر زۆر باوە ئەوترێ خەوی ژن و پیا و عەکسیەکە ئەمە بەڕاستی وایە لە ڕاستیا من تا ئێستا شتیوان لە ڕوو عیلمیەوە نەبیستووە کە خەون بەڵام خەونی هەر کەسێ پەیوەندی بە شخصیاتی پرۆفشناڵیەکەی ئیشەکەی کارەکەی خێزانەکەی ژینگەکەوە هەیە تۆ خەون نابینی بە خێزانێکی کەنەدیەوە خەون نەبین بە خێزانێکی کوردیەوە خەون نەبین بە ماڵەکانی خۆتەوە بە مێردەکەی خۆتەوە بە ئاوسەر یعنی ئەو خەوی کە تۆ بینی پەیوەندی بە ئیشەکەی خۆتەوە هەیە بەڵام زۆر جارە بینن ئێمە ئەو خەوا لە بارودۆخێکا بینین کە ئێمە ئێستاتیانێن من وەک خۆم ئێستاش کە ئێستا خەو بە ماڵێکەوە ئەبینم کلانێ 10 ساڵ بەڵێژێت ئەو ماڵە ئێستاش هەر لە خەوی منا هەیە یاخود بۆ نمونە هەنێک جار ئەمە لانێ بۆ هەنێک لە بینەرانشمان ڕووی دابێ خۆم لە مەسەل بۆ نمونە خوشکی کەسێکە بینم ئەوە لە ڕواقع خوشکی من نییە یعنی پێگەی تۆ نییە بەڕاستی یان هەندێک کارەکەم من ئەو کارە ناتوانم لە واقع بیکەم زۆر جار زیندە خەون تێکەڵی خەونەکەی ئێمە ئەمە دوشتی جیاوازە ئەحلام یەقەزە یعنی زیندە خەون ئەو بارودۆخەی کە خۆت دروستیەکەیت خۆ دەیکەیتە خەیاڵی خۆتەوە ئیتر ئەوە یا حەز لێتی یا بیری لێەکەیتەوە یا شت لەسەر خوێنەوەتەوە زۆر جار ئەم زیندە خەونانە تەحویلە بۆ خەون ئەمانە خەوێکی عیلمی نین ئەمانە زیندە خەون خۆت بڕیارداوە دروستیکەی مەزە زۆر جارەڵێ پێشەوەی بخەوی بیر لە شتێکەوە شۆ خەوێ پێبینیت ئەو خەون نییە ئەو زیندە خەونە ئەوە جۆرێکە لەوەی کە خۆت بەنامە بۆ داناوە ئەمە باس لەسەر ئەو خەوا ئەکەین کە ناواقعیە مەسەڵەن تۆ شەوە خەوی هیچ مشکلەیەکە نیە خواردنی باش خواردووە زۆرت نەخواردووە سیحەتە باشە ژوورەکە نەسادە نەگەرمە لە ژوورێکی ئارامایە جوێکی خۆشە خەو نەبینی ئەمە خەوە ئەم خەوە لێکدانەوەی چۆن بۆ کرێ ئەمە دینەکە بڕیارەیە چوزام کۆمەنگاکە بڕیارەیە عیلمەکە بڕیارەیە بەڵام وەکو زانست هەتا ئێستا نەسەلمێراوە کە خەون دەلالەت بێت لە تەنەبوو بۆ داهات کاتە خەو ئەبینرێ بمرسە کاتە خەو بینجێ کارزانەمە نکۆڵی لێ ناکات ئەی خەو چۆن نەبینجێ لە کوردواری خۆمانە بینی و بیستوشمە بۆ نمونە ئەڵێ کەوچکێک چەقۆیەک شتێک لەو بابەتە بخەرەژێر پشتەکەتەوە سەرینەکەتەوە بۆی خەو نەبینی خۆ ئەمە لە بنەڕەتدا هیچ ئەساسێکی زانستی نیە بەڵام ڕەنگە لە ڕووی دەرونیەوە کەسەکە ئامادە بێتە و شەوە خەو نەبینێ یان زۆر جار بینیم هەڵە شێوازی جێگەکە بووە دایرێکشن سەرینەکە و بووە ڕەبەرز و نزمی ئەمانە لە ڕووی دەرونی هەموو ئەفسانەیە هەمووی خەیاڵاتە دروست دەکرێت واقعی نییە عیلمی نییە تەنها مجرد تەجروبەی کە سوکاری ئەمێ باوانمانەکە کردویانە زۆر جار بەتایبەت مەسەلەی خەونەکە مەسەلەیەکی زۆر عەقلیە دەرونیە زۆر جار کەو کارە ئەکەیت ڕاستەوە خەو نابینیت چکە بۆ ئامادەی کە خەو نەبینیت چکە تۆ حەستەکەی شتێکت کردووە قەفڵێکە کردووە کۆدێکە دانا بۆی خەو نەبینی ئەمە لە ڕووی علمیە ڕاست نییە بەڵام لە ڕووی دەرونیەوە قەنەعەت بە تۆکە کە خەو نابینیت زۆر جار خەونێکمان هەیە لە عیلم نەفسا پێی دەوتێ ئەوانەی عەبقەرین با بڵێ زۆر جار ئێمە خەو نەبین ئەزانی کە خەو نەبینی نازانم ئەگەر ئەو حاڵەتە بەسەر ئێوە هاتوێ زۆر جارێ لە خەوتە لەسەر شاخێکی بەرزیت تۆ ئەزانێمە خەونە واقع نییە و ئەزانی کە تۆ نیت لەوەیە تۆ لە ماڵەوە بووی ئێوارە بۆ نمونە شەو لە ماڵەوە بووی یعنی زۆر جار وایە خەوەکەت ئەیتە دەست هەوا مەسەلەن خۆ بەرەیتەوە خۆ دەخیتە ژێر سیارە خۆ دەخنکێنی بۆ لەوەی قەنەعەت وایە کە ئەمە خەونە و ڕاستی نییە ئەو کەسانی کاگەنم ئاستا ئەبێ ئاستی معریفیان زۆر بەرز بێت زۆر بیکردنیان قوڵ بێت و زۆر تەرکیزیان هەبێت زۆر کە زێڵە نەخێ شتیوانی من چۆنەتوانم کە خەون بینم بزانم ڕاستی خەونەیان ڕاستی نییە بە زۆر کەزێ خۆی دەرکی بێکا کە خەونە لەبەرەوە پرۆسەی خەون بینیم پرۆسەیەکی زۆر ئالۆزە و چۆن پەنجەمۆری ئینسان جیاوازە لە کەسێکی تر پرۆسەکەش لە کەسێکی وسەی ترە گۆڕێت ئەم خاتونە باسی کردوتی زۆر جاڵێ خەونەکان پەیوەندی مەسەلەن بێ ڕەگەزەوە هەیە مەسەلەن ژن خەوی ژنە بینی پیا بەڵە بە تەکید ئەنجا شتێکی تری ژێ لە خەوبینینە خەوبینین ئەو شخصیاتی تۆیە مثلا تۆ هاندیکاپێک هەیە کێشەیەکە هەیە کەمەکوڕەکەی لە جەستەدا لە خەوەکەدا بەو شێوەیەت مثلا نابینایت لە خەوا نابینایت کەڕی لە خەوا کەڕیت یعنی شتێ نابینی خارجی ئەو مەنتیقە بێت کە جەستەتی تایە نەک واقعەکە جەستەت زۆر جارە بینی لە خەوا ئەڵێ من ئەم شەو لە خەوما لەگەڵ ماما لە بازار بووم لە ڕێگا بوو بە ئامۆژنم بۆ نمونە بوو بە براکەم ئەم خەوانە جۆرێکە لە سریالی جۆرێکە لە تێکدان جۆرێکە لە شڵەژاوی کە زۆر جار بادۆخی دەرونیەکە کێشەکانە گرفتەکانە ئەو شتێکە بە ڕۆژ ڕوویاوە جۆری خواردنەکەت ئەمانە واد لێکە ئەو جۆرە خەوانە ببینی خۆی کوردەوەری باوەڕێکیشمان هەیە زۆر جار ئەڵێن خەو بۆ ئاو بۆ نمونە بیگێڕێتەوە
کاریگەری نامێنێت ئەوەی کە بۆ نمونە باوەڕێکی لەم جۆرە هەیە بۆی کە ئەو کاریگەری نەرێنی خەوەکە نەمێنێت یان باڵان توێژنەوەیەکی شتێک هەیە لەسەرەوەی خێزانی کوردەواریا لە خێزانی کوردەواریا کۆمەڵە پرۆسی پەروەردەیی هەیە کە هیچ ساسێکی علمی نییە بەڵام زۆر سەرکەوتوو بووە مەبەستم لەوەیە کە بۆ نمونە خۆی ڕاست ئەمە باوەڕەکە لانێ ڕاست نەبێت بەڵام زۆر جار ئێمە ئەو خەوە ناخۆشانەی کە ئەیبینین تەواوی ڕۆژەکەمان لێ تێکەیە ئەوەی کە تۆ بیگەڕێنێتەوە بۆ هەستێ بۆ نمونە هەر بۆ ئاوە گێڕاوەتەوە بەدەم ئاوەکەوەڕە خۆی دڵنیایە کە پێبەخشە ئەمە لایەنە دەرونیەکەیەتی زیاتر زاڵە بەتەکید مەسەلەکە دەرونیە هیچ شتێکی علمی نییە مەبەستمەوەی ئەو پرۆسانەی ئەو شتانی لە عادەت و تەقاعدی کۆمەڵگەی ئێمەیە کە تەواو لە زۆر کۆمەڵگەی تریشە هەیە زۆر جار تەسکینی دەرون تەیات مەسەڵەن زۆر جار لە خەوەکە مەجێڕەوانێ زۆر جار لە بڕۆ بیگێڕۆ بۆ ئاوەکە بۆی بڕوان کە تۆ حرەکاتە ئەەکەیت قەنەعاتت لا دوور زەبێت کە ئیتر خەوەکە ڕوونایەت کێشەکە ڕوونایە گرفتەکە ڕوونایەت بەڵام مشکلەکە ئەوەی خاتون زۆر کەس هەیە مجرد خەوی دەبێتە گرفتی دەرونی گەورە بۆی ژیانی لێ تێگەیات هەموو شتێکی لێ ئاڵۆزەکە مەسەڵەن ژن لە خەوابینە پیاوەکە خیانەتی لێەکە بەس خەوە مجرد زۆر جار خەوەکەش وەکو پێم وتی زیندە خەونە خەیاڵی خۆیتی خێدەوە تەلاقی بێتەوە بەڵێ ئەو خۆی تو جرا بازەکە یا زۆر جار هەیە پیاو لە خەوابینە ژنەکەی سێرەکە خەریکی شتێکی ترە لە واقعوانەیە ژنەکەی زۆرێکیان خۆ زۆر بەڵام ئەمە بێتە گرفت گەورە ئەبێ گومان دروستەکات بە دوای مۆبایلی خێزانەکەوێتی بە دوای هەڵسوکەوتی بە دوای کردەوەکانی بەڕۆی تەلەفۆنەکانیەتی بە دوای نامەکانیەتی وای لێ گرچەکە گەورە ئەبێ لە کۆتاکە قساتی ئەڵێ شێ خەوم پێ بینیوە کەواتە زۆر جار ئینسان نابێ خۆی با دەست خەون نابێت خۆی باتە دەست ئەوەی کە ڕوویاوە چونکە مەسەلەی خەون شتێکی ناواقعیە ئەوانە خۆیان ناوەتە دەست ببوورە سەحەریان خۆیان ناوەتە دەست خەوەوە پێدوانی هەر ئەو کەسانەژن کە بڕوایان بە هەندێک سحر و جادو هەیە هەندێک کەسێک کاڵێ خەواندنت بووەکەم بۆی تۆ بکەری تاوانێکی تۆ ئاشکراکەم زۆر ئەمانە هەیە لەنەو کۆمەڵگەی خۆمانەکە بەداخەوە تا سەش کەسانە بڕایان بەم بابەتە هەیە پێتوانی ئەوانن کە زیاتر خۆیان داوەتە دەست خەو بەتەکید خودی پرۆسی خەوبینین و خودی لێکدانەوەی پێی معرفی ئینسانەوە هەیە بە سەقافەتی ئینسانە بە ڕۆشنبیری ئینسانەوە هەیە تا چەند ئینسان قەنەعاتی وایە کە ئەمە ڕوئایات چییە لەبەرەوە وەکو جەناب باس کرد بەتەکید زۆر جارێ ئینسان لە نازانینەوە لە کەمی معریفەیەوە لەوەی کە بیکنەوەی بۆ ژیان زۆر سنووردارە لە گۆشتێکی زۆر بچووکات بیرەکاتەوە هەر ئەمێ و تەواو زۆر جار خەونەکان گەرەنگی لەسەر حیاتی دروستەکان دوای لێ تەسەورەکە یعنی زۆر جاری لە خەوتا تۆ ئیبینی لە خەوتا بۆ نمونە چوزان مۆلەرزێ ڕوویاوە تۆ زای لە وڵاتمان مۆلەرزە ڕوونایە گەر ڕۆژباز زیانی نییە ئەگە علمی قسە بکەیت منە کەسێکی کە ئەکادمی بم یا کەسێکی علمی بم قەنەعات بۆ خەو ناکەم خەوەکە ڕواتوێت بەسەکە کەسێ بێت بۆکو جەناب باسێکە پێویست زۆر حەزی لە خورافیات و دەستی دەرەکی و چوزان خەیاڵ و فەنتازی هەبێت ئەو خۆ ئێتە ژیان لێ تێگەیات چاوەڕەکە مەلەزە ڕووبا دنیا ئاخر بێت لەبەرەوە خودی کەسەکە خودی معرفی کەسەکە بڕیارەیە ئەم کەسە چۆن دەست بەداری ئەم خەوە ئەبێت و چۆن گیرۆدا ئەبێ پێوەی جەکە کەرسن ئایا وا هەیە مەشغوڵیەتی ئێمە و سەرقاڵبوونی زۆری ئێمە وا بکات کە تەنیا ژمارەی خەوە هاشۆ پاشەکانمان زۆر کە زۆر جار ئێستا مرۆڤ بە دوای مانای خەوەکانیان ناگەڕێت چون ئەو خەوەشی کە ئەوەنە پچڕ پچڕ و باڵێن ناڕێک و پێکە تەنیا وەک باڵێن کاتێک بۆ پشودانی جستەی سوودی لێ نیە ئایا ئەمە وا ناکات کە خەوەکانیشمان لە ڕووی ماناوە زۆر کاریگەری بەسەرات تەکید مەشغوڵیەتی نەفسی و هیلاکی جستەیی ئەمان هەیە پێویستی بە جۆری خۆی کە بینی و زۆر جار ئاڵۆزی خەوەکان پێویستی بە ئاڵۆزی حیاتەوە هەیە من پێم وایە کەسی سادە خەوی سادا بینێ و کەسی ئاڵۆز خەوی ئاڵۆزە بینێ ئەمە شتێکی عیلمی و سەنگێداوە یعنی تۆ ناکرێت بە ڕۆژ هەتاوەرە مەشغوڵی ئیش و کار و کۆمپیوتەر و حسابات و چوزانم بێنەوە بەرەبیت و شەو خەوێ بینی لە چوزان لە پارکە دانیشتی و پاڵەیاوەتەوە شتیوانی لەبەرەوە خەوبینینەکەت پەیوەندی بەو وەزعەوەی کە تویتیای ئەو بارهۆ کە تویتیای زۆر جار تۆ تەمەنا ئەکەیت ڕۆژە پشود هەبێت لە دەوامەکە تا باشە ئیستراحەت کەیت شەو خۆ بێ ئیستراحەتەوە بینی لە خەوتا لە شوێنێکای لە پارکە ئیستراحەتەکەی یعنی زۆر جار خەوە ڕنگدانەوەی ئەو بیر و خەیاڵە کە تۆ ئیکیت ئەمە لێکدانەوەیکی علمی لە هەمان لە زانست و لە هەمان نزیکترە کە ئەڵێ خەو بریتیە لە کردنەواقعی ئەو شتێ لە خەیاڵتایە بۆ ناکرێت مەسەلەی کەبن لە شتێک ترە لە دەرووناسیە شتێکی تر هەیە مەسەلە سێکسیەکان کە لە وڵات لە مجتەمەعی ئێمە لە ڕووی دینەوە لە ڕووی کولتۆرەوەی کۆمەڵگەوە شتێک قەدەخەیە لەبەرەوە تۆ تەنها ڕێگەت کە بۆی بگەی بەم مەبەستت خەونە لەبەرەوە ئەبینین هەم خەونی گەنجەکانمان هەمیشە خەون ئەو شتانێ زەواجکە مناڵی بێ ماڵی هەبێت تێگەی جاکە زەواجێکی خەونەکانی بەچی ماڵی هەبێت ئیشێکی باشیە بێت کە ئیشی باشەکەی بخەونە بینێ بێ مناڵەکەی گەورە بێ شوبکە یا ژن بێن یا کوڕەزاکەی ببینێ نەوەکەی ببینێ یعنی مەرحەلەی خەوەکانی ئینسان بێن خۆی گۆڕێ بەڵام ئەوەی کە هەیە خەوی مناڵ لەبەرەوە مناڵ ناتوانێت توانای گەڕانەوەی زۆر باش نییە توانای سەردی باش نییە و زۆر خۆکانە جۆرەتەوە پچڕ پچڕە زۆر جارێ مناڵەکە
تۆ لە ڕێگای بوو وازار ناو سیارەکە هەڵە لەم شوانە خۆم ئەبەوە بین یا بوون ینی توانە کاکارزانە سەر ئەو جێڕانەوەی خەوە کە بۆ گەورەش پێم وابێت هەر ڕاستە زۆر جار بەشێکی بیرە چی دێمە لە زانکۆ وانەیەکمان هەبوو بۆ ساڵێک سایکۆلۆژی ڕاگەاندن بۆ ماخۆن یەکێک لە بابەتەکانمان سێکشنەکانمان قەوو لەوێ باس لە شتێک دەکرا میتۆدێک بوو بەداخۆی سەر ناوی توێژەرەکەم بیر نییە جنا بگەڕم بە دوایی دۆزینەوە ئەو باس لەوە کاڵێ زۆر جار ئەگەر کاکارزان بێگومان تۆ یەکەم جارت نییە بیتان پرۆگرامەوە ئەگەر یەکەم جارت بێ هات بێتیتان پرۆگرامەوە بۆ چەند ساتێک هەستێکی وای لا دروستە بێت کە تۆ پێشتر هاتوویتە بۆ ینی زۆر بمانەوەمان بەسەر کاشتە شوێنێک هەستەکەی بۆ یەکەم جارە ئەڵێ ئەوە تۆ لەو کەسانەیت کە توانای گێڕانەوەی خەوت نەبووە ڕەنگە بە خەو بۆ شوێنێکی هاوشێوە هاتبێتی ئێستا مێشکت خاتەوە پێش چاوت یانەی خاتەوە ڕاستەوەیکی لێکدانەوەش ڕاستە لە لەکدانەوەی خەونەکان ئەوەیە بەڵام ئەو بابەتی تۆ تەسەبوقی زاکرەی پێڵن لە نەفسە تۆ زۆر جار هەیە واقعەکە ئەڵێ ئەم شوێنەم بینی هەستەکەم لەحظە دوای زانین چی ڕۆیە لەحظەیەک ئەزانین دوای چی ڕۆیە ئەڵێ ئێستا شتە ڕۆیە یعنی مەجانیە بیڵیت شتەکە ڕۆیان ئەمە لە عینە سا دوو لەدانەوە لەگەڵ جەنابتە کە باسێکت کە پێشتر خەوت بینیوە بەڵام خەونەکە توانێت نەبووە سەردیکەی بیگەڕیتەوانێت بەڵام لە مێشکتا بەڵام کە دیمەکانە بینیتەوانێت یێتەوە خەیاڵە لێکدانتر ئەوەیە کە نە زۆر جار ئینسان زاکری بەقووەتە پێش حەدەسەکەکەوێت بە چەند لەحظەیەک کەمتر لە چرکێک پێش حەدەسەکەکەوێت بەڵام خەوێن بە شێوەیەکی گشتی بڕیار دەرنابێت ببێت لەسەر حیاتمان لەسەر داهاتومان لەسەر ژیانمان لەسەر چوزان هەڵس و کەوتمان ئەبێ ئێمە قەناعەتمان بۆ بێت کە خەو شتێکی خەیاڵاویە شتێکی ناواقعیە ناتوانێت جێبەجێ بکرێت مەسەلەی خەو لەگەڵ خەومینە شتێکی جیاوازە من خەوم هەیە بمە کەسێکی باش ببمە کەسێکی چوزان گەورە لە کۆمەڵگا بمە پەرلەمانتارێ بمە وەزیر بمە مامۆستایەکی باش ئەمە جیاوازە بەڵام خەون بینین ئەوەی لە شەوان لە حاڵەتی خەوا ڕوئەیات ئەو شتێکی ناواقعیە لەبەرەوە ئەبێ ئینسان هەرگیز خۆ نادەجە شتانە ناکرێت تۆ بەرنامەیەکی تۆکمۆدانە بۆ حیاتی خۆی پلانەکە بە سەفەرێکی زۆر گەورە بکەیت سەفەرێکی علمیە گەشتیاری هەر شتێکە بیکەیت مجرد لەبەروی دراوسێکەتان خەوی پێبینیویت گەشتەکە نەکەیت ئەمە ڕاستێکی ناواقعیە و بەڕاستی ئینسان نابێت ئەوە ساویلکە بێ بۆ شێوەیە کە خەون بڕیار با لەسەر حیات و هەڵس و کەوت و پلانەکانی ڕۆژانەش بەڵام ئێمە یەک کێشەمان وانەیە زۆرێک لە بینەرانمان ئێستا ئەم بابەتە لە بیریان بکەوێتەوە ئەڵێ من بۆ نمونە فڵان جار خەوێکم بینیوە هەساوم بەڕاستی فڵان باڵێن ڕۆژ ئەو شتە ڕووی داوە یان مەسەلەن ویستومە فڵان کار بکەم کردومە بەڵام بە پێی خەوەکە نەتیجەکەی باش نەبووە واتە ئەڵێ خەوەکەم ڕاست دەرچووە خۆی ئەخ زۆر جار هەیە تەنەبوع یا بۆ نمونە سوتفا لە شتەکانە نابێتە ئەساسی علمی مەسەلەن تۆ سوتفا خەو بینیوە لە خەوتا هاوڕێکی کۆنە بینیوە دوو ڕۆژ دوایەوە ئەی بینیت ئەمە زۆر پێنی بە سوتفا هەیە بەڕاستی من باسی علمیەکەم باسی مەسەلە دینیەکە ناکەم ڕاستی ئەمە لە ڕووی علمیەوە شتێکی واقعی نییە تۆ لەو سوتفام کەسە بینی بێت یا بۆ نمونە بیری کەیت لە خەیاڵ تا بێت شەو پێشەوەی بخەویت بیری لە یەکەیتەوە یا چوزانم بیری یادگارەکانە کەن و پێکەوە شەو خەوی پێوا بینی دوای سێ چوار ڕۆژ سوتفە لە شوێنێکە ئەیبینی ئەمە شتێکی جیاوازە بەڵام لە دینە وەکوی من خوێنومەتەوە بە تاتی لە کتێبەکەی ابن سیرینە پێی وایە کە زۆر جار خەوەن ڕێد نیشانێ وەکو باسمان کرد بۆ ئەوەی لە داهاتوە چی ڕۆیە بگەم مەسەلەی دانشکاندن و چوزان خوێن بینین و مار بینین و زۆر جار خەو پەیوەندی بەوەیە کە ڕوویەوە زۆر جار پەیوەندی ئەوەیە کە ڕوئەیات مەسەلەن تۆ لە زۆر جار بەرناڵی ئەڵێ فڵان شت حەزی لە ئەو شتێ بیێرێ باشە و نازان مار نەیاتە خەوە یا پشیلە نەیاتە خەوە ئەمە دامانەوە کە پشیلە دەلاتە بۆ نەفس بۆ نەفسی ئینسان بۆ حەزی ئینسان شەو سەرەکی خەوی پێوا بێنێ ڕاستیم ئەوەی دەروونەکە کاریگەری هەیە لەسەری کە تۆ بی لێگەێتەوە وڵا فڵان چوزان ئەو پسکیدەم بەشی بە هاوڕێکەم نەیە بەخوا شەڕۆکی خەو بێن یا مار بێتە خەو یا پشیلە بێتەوە فعلا شەو شتەکە ڕوە چکۆ لە دەرونیان ئامادەی بۆ شتە لە ڕووی زێنی و ئامادەی بۆ کارەکە ڕوە یا زۆر جارێ ئەڵێ منم شۆ خۆم بینێ لە خۆمە مار لە ماڵمان هابوو دایکێکم قساڵ ئەوە باس کراویت مەسەڵ هاوڕێکە باسی کردووی ئیترم شتە دروست دەبێت جا کوردەواری هەر چێکیش خەو بە ئاژەڵەوە بیناڵە دوشمنە بەڵێ ئەنجا مشکلەکەی تۆ کۆ دەهەیە بۆم شتانە تۆ تەسەورەکەی هاوڕێکە باسیکات تەسەورەکەی کەم خەوا بینی تەسەورەکە بە قۆترە بێت وای لێ گەورە بێ ڕێگەی واقع هەندێکیش با خەتای کتێبی لێکدانەوەی خەونەکانیش باسکەن ئەوانی کە لێکدانەوە بۆ خەونەکان بەشەکەن بۆی کە مرۆڤ بۆ جوارە ڕاستی من کتێبەکەی خەڵم خوێنەوەتەوانێ بەڵام نازانم لەسەر چه ئەساسێک دانرا ئەو مهمە ئێستا ئینتەرنێت جۆرە سەردەمیەکانیشی هاتووە
ئوروپیەکان و هەموو جۆرەکانی خۆ لە هەموو دینەکان هەیە لێکدانی خەونەکان لە دێ زەمانەوەی کاتە لە قورئان شاباس کرا بەڵێن بە بینیرانمانە دێن لە ڕووی ئاینی شەوباسییان بابەتە گرینگە گرینگە زۆر سپاس بۆ کاتان جەما تۆژەری بەرەمی سپاس بۆ وتەکان دەست خۆش بێت